بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، قيشتني حديثي بستي النوهم باسي نوج وكارك بو أحسود بون واتي النوج كان كاتي أي كينما أبي بيت ماي أحسودي دلو درون أقروابو أو نوجيك بيغمري خواص صلى الله عليه وسلم كرديتي. عن حذيفة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إذا حزبه أمر صلى. وتحرشي كاتب بيغمري خواص صلى الله عليه وسلم اشتكي نارحتي باتا الرقاي شيكر يكسر نوجك ويخم خفتكي نمينتو شكل لحديث شهاتوه پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە بیلال هەرچی کاتێ دڵی تەنگ بووایە ناڕەحەت بووایە یعنی خەفەتی بووایە بە بیلال لێ فەرموو بیلال بانگێ بدە و با نوێژە بکەین یان ئەویت بە سەحابەکان دەست نوێژ بگرن با نوێژە بکەین. بۆچی نوێژ بکەن؟ بۆی خەفەت و غەم و هەرچی هیلاکیە لەسەر شانیان بە نوێژەکە لا ئەچێ. ئەمە نوێژی ئەسڵیە. بەڵام ئەمڕۆ سوبحان الله سێرەکەی عەکسێوەیە، نوێژەکان بۆتە بارێکی قورس. زۆر جار خەلەل لە یەک لا نییە، لە دوو لایە. ئەوانەی کە بەرنوێژی ئەەکەن ئەبێ مراعاتی ئەو خەڵکە بکەن، ئەبێ ئەو خەڵکەش مراعاتی ئەو بەرنوێژیانە بکەن. ئەمجا نوێژەکە تەواو دەرەچێ هەردوو لا. یعنی سەکاتێ ئێمە بەرنوێژیەکەین بۆیە نابێ بە کەیفی خۆم درێژی کەمەوە، ئەبێ حەدی وەسەط مراعاتەوە بکەم. کاتێ من نوێژەکەم کاتێژم ئەڵڵاهو ئەکبەر وا نەزانم بەسمە لا حەسەن و بەرهەم لە پشتیمە حس ئەوەش بکەم پیاوێکی وەتەمەن ها بەها بە ئێستا خواخوایەتی نوێژەکە تەواو بێ و ناتوانێت دەست نوێژەکەی ڕاگرێ، ئەوە ئەدنایە. حسی ئەوەش بکەم کە گەنجێکا لەگەڵما دڵی گەرمە ئێستاێژە دائەتر بخوێنە، ئەبێت لەو بەیناتۆ نوێژ بکەیت. یعنی زۆر جار بەداخەوە بینی ئیمامەکان بە کەیفی خۆیان نوێژ بۆ خەڵکەکەن. ناو شێنا سونەت ئەی کاتە بارێکی قورس بەسەر شانی ئەو خەڵکەوە ئەژێ وەڵا سونەت پێغەمبەر وایە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نوێژی فەرزا فەرموویەتی ئیدا صەلەیتم بالئیمام یان بە نوێژکەری خەڵکی فیکم الضعیف والکەبیر والمەریض. ناوتان هەیە چی؟ یعنی نەخۆشە، هەیە بەتەمەنە، هەیە ناتوانێت، هەیە ئیشیە، هەیە کارێ، هەیە هیلاکە، و هەشتە ساڵ نە نوێژێک بێت لە نوێژ نەچێ، نە نوێژێکش بێ زۆر درێژ بێ. چکە ئینسان نوێژی کرد بۆ خۆی چەندێ درێژەکەی بیکە. ئێستا تۆ ڕۆی تۆ نوێژەکەی یا لە مزگەوت تا دوور کا سونەتەکەی چەندێ نوێژ درێژەکەی کەیف خۆتە بیکە، کەس داری نییە. حەزەکەی ئێستا چیتۆ بۆ ماڵ نوێژەکەت بکە هەتا بەیانی دوور کات بکە، لاری نییە. بەس کە بیتە ئیمامی خەڵک حکمت جیاوازە، چکە بۆ ئەو خەڵکەکەش لێسەر شانتووە. هەر کەسێ بە بۆنەی تۆ لە نوێژە ڕابکە ئەوە تۆ گونەحبارە، لە باتیەوە خێرت دەستکەوێت لە نوێژەکە گونەحبارەی. چکە بێ بزانی نوێژ ئەمەیە، نوێژ بۆ ئاسوودەی دانراوە، ئیسراحەت بکەیت. ئەبێ ئیمام فقی ئیمامەتێکی خوێندە بێ، ئەو شوێنەکە دەچیت ئەوە علمی هەیە، ئەبێ ئەو جوان تەواو کردبێ مراعاتی خەڵکی لە نێوانی ئەوانە بکە و باش. نوێژەکەمانی بێتە نوێژی ئاسوودە، قەت مەڵێن یانی ئێستا ئێمە نوێژەکەین وا بزانم سێ ئایەت دەخوێنین. وتمە پێی من زۆر جار پێیان نەڵێم ئیمامەکە یعنی سێ ئایەت دوو ئایەت، بەعزە جار پێویستە کات چوارش بخوێنێت، چکە بۆ ئایەتەکە ئەگەر بێ سێ مەعنا نادا، بێ بڕۆ. چکە ناچارین، چکە لە شوێنێکە ئەبێ بێ سێ مەعنا بدا، تو بەعزە شوێنێکەیە بێستی مەعنا نادا، مەجبورە بگەڕێتەوە بۆ ئایەتێکی تر یانە بێ ئایەتێکی زیاد بخوێنی. ئەوە باشە. سوپاس بەخوا بڕوا ناکەم نوێژەکەمان عەیبی بێ ئینشاءڵڵا و نوێژی هەموو موسڵمانانش قبوڵ دەبێ. نوێژی مانەدار ئەچینە سی حەدیثی سیهەممان بعنوان أوي نوجي ماندار. عن جابر رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم أفضل الصلاة طول القنوت. خيراترين نيوش أو نيوجية كدلت لاي أو نيوجبه وزرترين قرآن كتاب خير. أما شون أبي تبقي لي زرترين قرآن هو معناه إنه تقبع عربي تبخيني معني أويا نوێژە بکەی دڵت لای نوێژەکە بێ. سەحابە بوو هەتا بەیانی یەک ڕکاتی کردو دوو ڕکاتی کردو بەس ئایەتێکی خوێندو هەردوو بارەی کردو بە یەک ئایەت تەواوی کردو. بەڵام چییە فکر و مێشکی لای ئایەتەکە بوو.
تو گشت قورآنم بۆ بخوێنی من فکرم لای نەبێ چی لێ بکەم پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵام باشترین نوێژ ئەو نوێژەیە کە چی بێ دڵت لای بێ و پاشانیش چی بێ نوێژەکە بە پڕمانا بێ پڕمانا بێ یعنی نوێژ هەتا نوێژە ئیسە تو شەو نوێژی ئەبێ درێژ بێ نوێژی بەیانی ئەبێ فەرقی بێ لەگەڵ عیشا نوێژی عیشا ئەبێ فەرقی بێ لەگەڵ مەغریب ئەبێ فەرقی بێ لەگەڵ عەسر ئەبێ فەرقی بێ لەگەڵ مەغریب تەنانەت لەناو نوێژەکەشە ئەبێ یەکەم ڕکات فەرقی لەگەڵ دووەما بێ دووەم ئەبێ لەگەڵ سێم لەگەڵ چوار چونکە ئیمام کە کاتی ئیمامەتی ئەکەی ئەبێ ئەم شتانە بزانێ یەکەم ئایەت بۆ نمونە یەکەم ڕکعات دە ئایەتە خوێنی دووەم ئەبێ هەشت خوێنی سێهەم ئەبێ چی بکەی ئەبێ حەوت بخوێنی چوارەمیان ئەبێ لە نێوانی دووەم و سێما بێ نابێ یەکەم ڕکات تو دە ئایەت بخوێنی دووەم ڕکات یەک ئایەت بخوێنی نابێ چۆن نەبێ چونکە ئەوانە مخالەفەیە ئەبێ بزانێ ئیمام ئەو شتانە ئەکا مخالەفەی سونەتە بچێتە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بخوێنی بە تایبەتی ئەمە لە نوێژی فەرز چیجا سنەت نوێژی سنە وەک تەراویح ئەسڵەن تەراویح نایەت بۆ درێژکەیتەوە نوێژێکی سنەتە خەڵک دەتوانێ هەر نەیکە ئەسڵەن ئێمە باسی فەرزەکەی نەمانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گوێی لە ئافرەتێک بووە لە دەوری مزگەوتەکەی نوێژەکەی کورت کردەوە وتێتی نەکەوە مناڵەکەی لەناو نوێژە سێکە نوێژەوەمانێ زەلای مەدا لە زەوی هەرە خوێنێ ئێوە مرد کاکە نوێژێ گرنگەیان زەلامێ بمرێ نەفسێ گەورەترە ئەبێ پەلە بکەیتیە هەندێک حاڵەت هەیە ئەبێ ئەو ئیمامە بزانێ ئوموری خەڵکی بخوێنێتەوە بۆ ئوموری دەوروبەر توای لە زروفێکا سێرەکەی لە کاتای سەر نوێژی عیشاکەی تەراویحەکەی لە ناکا زروف جەوێتێتە سەریا پێویستکان نوێژ ناوێ بکەیت وەزعەکە پێویستی کرد نابێ نوێژ بکەیتەوە هەندێک حاڵەت هەیە بێ نوێژ نەکەی خەڵک بنێرەوە بابا لە ماڵ بیکە هەندێک حاڵەت هەیە نوێژ بکە بەس پەلە بکە لە نوێژەکەت پەلە بکە ئەبێ پەلە بکەی زروفەکە واخوازێ ئەمانە گشتی دیراسەیە بۆ ئیمام خۆ نوێژەرەوە نییە لە ناو مزگەوتە نوێژگەی ئیتر لە دەشتی ئەقەومێ ناکەوێکی کێشەی منە دوان لە دەشتۆ شەڕەکەن کاکە یەکتریە خەرکیە کوژن توش هەر گوێی نەدەیت کاکە عالەم تەواو کرد ناکرێ ئەبێ ئینسان کە ئیمامەتی بۆ خەڵکەکە ئێمە لەگەڵ خەڵک یەگەڵ من ئیمامەتی بۆ یەواکەم ئێوش لە پشت من نوێژەکە هەموو ئیمامێکش وایە ئەبێ هەمووی بە تەواوکەری یەک بینێمە چکە ئەو کاتە خوای گەورە نوێژەکانمان چی لێکە قبوڵەکە چکە بۆیە فەرمێن خێرات یعنی خێرترین نوێژ ئەو نوێژەیە کە دڵت لای بێ لای نوێژەکەت بێ و زۆرترین قورئانشی تیا بخوێنی هەندێ شوێن پێویستە زۆری تیا بخوێنی ئەوەش حاڵەتی خۆی هەیە بۆ نمونەی سەبڕێک گەنجتێن لە دوای تۆ نوێژەکەن گەنجن ئەتوانن بێستنە باوە دەی زۆریان بخوێنە ها ئیمامی عومەر خۆ ئەم تەراویحە پێغەمبەری خوا سێ شەو کردی تر نەیکرد ئەو سێ شەوە کردی سێرەکا یەکەم شەو نیمەی مزگەوتەکە ڕبعێ نیوەی پڕ بوو ئێتر پێغەمبەری خوا نەیکرد عەلەیهی سڵات وسەلام ئەگە بیکەم ئەترسم خوای گەورە بیکاتە واجب لەسەر ئومەتەکەم دوای ئومەتەکەم نەتوانێ بیکە بۆیە وازیاوت ئیمامی ئەبوبەکر نەیکرد هەر نەیکرد ئیمامی ئەبوبەکر لە خەلیفەی ئیمام بەکرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ نەیان کە تەراویح بە جەماعەت هەرکێ بۆ خۆی کرد ئیمامی عومەریش هەتا ڕۆژی ئیمام عومەر هاتە ژوورە سێرەکە هەرکێ بۆ خۆی تەراویحەکە هەشتەکە ئەکا و بیسەکە ئەکا و چەنەیەکە ئەڕوا هەڵسیا دوو ئیمامی دانا ئیمامێکی دانا بۆ پیاوە گەورەکان وتی ئەویان زڕ کات بکەن ئیمامێکی دانا بۆ گەنجەکان وتیەوە عەفو بۆ گەنجەکان وتیان زە بکەن بۆ پیرەکان وتیەوە توانن زیاتر بکەن کەم بخوێنن یعنی هەردگی هەیە ئەهان چۆن ئەوان مراعاتی هەموو شتێکیان کردووە هەموو شتێک ئەو دینە مراعاتی جەوی خەڵکیان کردووە و دینەکەیانش کردووە و ئەمجا جوان دایان ناوە و دایانن خەڵک خوای گەورە عیبادەت لە من و لە ئێوەش وەرگرێ نوێژەکانمان قبوڵ بکە اللهم آمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين